لە نوێژەکانە هەدەف لە نوێژەکانە ڕۆحی نوێژەکەیە تۆ ئەوەندە خۆت مەشغوڵکەی بە ڕەکەعاتی نوێژەکە و ئەوەندە ئەبەو کەیفیەتە نابێت ئەبێ زۆر بە وریایی مامەڵە لەو مەسئلە بکرێ بەخوا ئینسان جاری وا هەیە خۆی لەدەست ئەدا ئەوەندە ئیهتیمام بە جوانکاری دەرەوەی نوێژەکەدا باڵتینی نوێژەکەی ئاگا لێ نییە کە ئەسڵ باڵتینی نوێژەکەی ئەسڵ ڕۆحی نوێژەکەیە کە ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر بۆیە مەسەلەی متەنەطع ئەم کەسەیە زیاد لە حەدی خۆی ئەها سێ گەنج هاتنە خزمەت پێغەمبەر ماڵی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم یەکیان وتی من هەر ڕۆژوو ناشکێنم هەر بە ڕۆژوو یەکیان وتی هەر ژن نایەنم یەکیان وتی حتا بەیانی هەر ناخەوم تەواو پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی فمن رغب عن سنتي فليس مني لە سنەتەکەی من لا بدا زیادە بکە لە من نییە دەی ئەمە هەموو ئادابەکانی دین بۆ شێوە ئەو یوسر و سەهلەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی جارێکیان تەشریفی هێنا لە کتێبی فقهیا باس کراوە ئەفەرمێ جلێکی لەبەرا بوو ئەسەری مەنی پێوە دیار بوو مەنی بپروێنی کە وشک بوویەوە ئەسەرەکەی ئەمێنێ ئەفەرمێ ئەسەرەکەی پێوە بوو نوێژی کرد ئەمە بۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم نمونەیە پیشانی هاوڵان ئەدا بۆی تێبگە مەنی خۆی بۆ خۆی پاکە بەرج لە کەشکەوێ هەر پاک بیپروێنەوە هەر ئەوەندە ئەسەرەکەشی پێوە ماوە ئەصحاب ئەیان بینی کە ڕێوایەتەکەیان کردووە دەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژەکەشی پێوە کرد بۆیە ئەمە بەشێکە لە فێڵی شەیطان تەنەطع بەشێکە لە فێڵی شەیطان ئینسان بە حیسابی خۆی دینداری قایم ئەکا زیاتر لە حەدی خۆی وەکو عەرزم کردن لەولاوە سەد غەیبەتەکە لێرەوە بەدەست نوێژەکەەوە خۆی مەشغوڵەکە ئەوە فێڵی شەیطانە کە تێئەکەوی دەربازت نابێ هەوڵ ئەدەی لێی قوتار نابی ئەو فێڵەیە کە شەیطان هەموو ئیماندارێکی تێئەخات و پێ ئەگیرێ ئەوەیە کە ئەهەم و مهمی لە تێکەدا شتە گەورەکان لە پێش چاوی بچووک ئەکاتەوە شتە بچووکەکان لە پێش چاوی گەورەک